بسم الله الرحمن الرحیم. ئێمە ئەمڕۆ وەکو نووسینگەی خەلیفانی دەستگای خێرخوازی بەخشین هەڵساین بە ئەنجامدانی زیندووکردنەوەی سونەتی قوربانی. ئێمە ئەمڕۆ لە نووسینگەکەمان 2 حەیوانی گەورە و 10 حەیوانی بچووکمان سەربڕی. کۆی گۆشتەکەمان 410 کیلۆیە، بەسەر 205 ماڵی دابەش دەکەین بۆ هەر ماڵێ 2 کیلۆ. ئەو ماڵانەی کە بەسەری دابەش دەکەین خەڵکانێکی فەقیر و هەژار و خاوەن پێداویستی تایبەتن. وەجێی خۆش لێوە دەستخۆشی لە خێرخوازان بکەم کە هەمیشە خێرخوازان پاڵپشتی پرۆژەکانی دەستگای بەخشین بووینە. ئەمە وەکو بارگەکانی کۆمەڵکە بووینە شوێنێک لۆ مسلمانانی کەم دەرامەت لە خەڵکی فەقیر و هەژار. ئەم ساریشە هەستین بە قوربانیکردن لە ڕێی بە هاوکاری خێرخوازان کە خوای گەورە پاداشتیان داتەوە ئینشاءڵڵا. هەستان هاوکاران کردین چەند سەرمەڕ و ئاژەڵی گەورە سەربڕا. خوای گەورە پاداشتیانەش بداتەوە کە هاوکار بوون، ماندی بوون، ئەزیەتیان چێشە. ئینسان بەخۆی قوربانیکردن پێویستە. قوربانیکردن بەخۆی ئینسان دەبی یەکەم جار بەمار ئامادە بی خوێن بڕێژی. ئەو جارە توانی بە ژیانی خۆش خوێن بڕێژی لۆ خوای گەورە. قوربانیکردن بەس شتێکی زۆر گەورەیە لە پێناو خوای گەورە. خوای گەورە کە قوربانیکردندانە لۆ مسلمانان هەم خێر و پاداشتەکەی زۆرە، ئەجرێکی گەورەی هەیە لە لای خوای گەورە و هەم سوودێکیشە بە فەقیر و هەژاران کە سوود لێ ئەبین و کەم دەرامەتان ئیستیفادە لێ ئەکەن.